پاش خۆڕەشانە جەماوەریەکان لە چەند وڵاتێکی ناوچەکە کە بە بەهاری عەرەبی ناسرا توانرا کۆتایی بەدەسەڵاتی تاکراوی لە تونس و مسر بهێنێت و متمانە بە ئیرادەی جەماوەر چوو ئاستێکی باڵاوە. بۆ پیرۆزبایی لە جەماوەری ڕاپەڕێوی مسر لە 17 شوباتی ساڵی 2011دا لە سلێمانی جەماوەرێکی زۆر لە ناوەندی شار لە بەردەرکی سەرا کۆبوونەوە. بە ئیلهام وەرگرتن لە دەستکەوتەکانی جەماوەری ناڕازی وڵاتانی تر و پیرۆزبایی لێیان، خواستی کۆتایی هێنان بە دەسەڵاتدارانی کوردستان بووە دروشمی جەماوەری ناڕازی. بێزاری و تووڕەیی خەڵک لە دەسەڵاتی دوو حیزبی بنەماڵە جەماوەری ناڕازی بردەبەردەم بارەکای ئەو دوو حیزبە کە بە تونترین شێوە تا ئاستی تەقەکردن لە خۆپیشاندەران وەڵامیان دانەوە. لەگەڵ ئەوەشدا جەماوەری ناڕازی پاشەکشەی نەکرد، بەڵکو بەردەوام بوون لە ناڕەزایەتی دەربڕین و خواستی چوونەدەرەوەی بارەکە چەکدارەکانیش بووە دروشمێکی سەرەکییان. وێرای مامەڵەی توندی دەسەڵاتداران و هێرش و پەلامەر بۆ سەر خۆپیشاندەران توانرا 62 ڕۆژ لەسەر یەک کۆبوونەوەی جەماوەری لە سەرای ئازادی ئەنجام بدرێت تا دەسەڵاتداران بە زەبری چەک کۆبوونەوە جەماوەرەکەیان قەدەغە کرد. ئێستا کە ئێمە لە مەیدانی ئازادی کۆبووینەتەوە، شەپۆلێکی تری ڕاپەڕین دەستی پێکردووە، بەڵام ئەم ڕاپەڕینە بە جیاوازە ڕاپەڕینەکەی پێشوو چاوی بڕیوەتە دەسەڵاتدارێتی جەماوەر، چاوی بڕیوەتە ئەوەی کە خواستەکانی خەڵکی کوردستان بۆ داهاتوێکی ڕۆشن بۆ بەرژەوەندیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ژنان و لاوان بڕیوە. ئەگەر چەکیان لێکەنی نازانن سیاسەت بکەن. سیاسی نین، ئەمانە کۆمەڵگە ئیدارە ناکەن، ئەمانە بە چەک بە زۆر هاتووی حکوممان دەکەن. ئەبێت وەختی ئەمانە کۆتاییان نییە کە پێیان بڵێن هێ چەکەکانتان دارێن، چەکەکانتان داماڵن، چەکدار بۆ دەرەوە. پاش 50 ڕۆژ بە دەنگی برد بە هەموو جیهانی بڵین ئەگەر دەسەڵات و هەر حیزبێکی سیاسی لە کوردستانە خوازیاری وەڵامدانەوەیە بەخواست و داواکارەکانی خەڵکی کوردستان، ئەوە ئەم شەقامن ئایندە قوبوڵەکەن و ئایندە دیاری دەکەن. وەختێک کە خەڵکی هەڵەبجە قایمقاممان ناوێ، هەر ئەبێ ئەم خەڵکە خۆشی بە دیری و جێگری قایمقامی خەڵکی هەڵەبجە دابنێ. وەختی خەڵکی هەڵەبجە ناڕازیە بەم دەسەڵاتە، ئەبێ ئەم بڵنگۆیە و ئەم هەڵسوڕاوانە و ئەم کەسانەی کە لەم منبەرەوە قسە دەکەن بۆ خەڵکی هەڵەبجە و هەموو دنیا بێن دەسەڵات و ئیدارەی ئەم کۆمەلگایە و ئەم شارە بەدەستەوە بگرن. دەبێ ونیابین ئەوانەی کە ئەو ڕایگەیاند ئەوە هێرشە نەک تەسلیم بوون، ئەوەی کە ئەو وترێتی هێرشە بۆ سەر خۆپیشاندان نەک وەڵامدانەوەی خۆپیشاندان. هەر کەسێک ئەو خاڵانەی قبوڵ بێ پشتکردنە لە خۆپیشاندان. بۆیە بێ پێی بڵێین تۆ خۆت سەرۆکی پارتی سەرۆکی هەرێمی کوردستان نیت، تۆ خۆت جارێ لەژێر پرسیارەی. ئەگەر خۆتت پێ سەرۆکی هەرێمە، ئەگەر خۆتت پێ سەرۆکی هەرێمە، ئەگەر پێت وایە خەڵکی کوردستان لەگەڵتان داو تەوقە سەربازیی دەوری شاری هەولێر نابەرە تا ببینی بزانە خەڵک لەگەڵ دایان